ئێمە بڕیارمان داوە کە دەست بکەین بە هەنگاوێکی گشتگیری گۆڕانکاری لە پۆستە ئیداریەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە پارێزگای سلەیمانی و بێگومان قەزای چەمچەماڵیشی گرتووەتەوە. و گۆڕانکاری شتێکی تەندروستیە، شتێکە کە هەمیشە لە پێناوی باشترکردنی دۆخەکەیە و لە باشترکردنی گەیاندنی خزمەتە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. وەکە کوێبیستی ئەوە بوون کە دەست دەکەین بە گۆڕانکاری، کاکامانجی قایمقامی پێشووی چەمچەماڵ یەکەم کەس بوو کە هاتە لای من و وتی مادەم ئەم گۆڕانکاریانە ئەکرێن لە منەوە دەست پێ بکەن، کە ئەمە هەم خۆی لە خۆیدا هەڵوێستێکی جوان بوو. و لێرەوە بۆ ئێمە سپاسی کەم بۆ ئەو هەڵوێستە، بۆ سپاسیشی بکەم بۆ ئەو کارانەی کە کردوێتی لەم ماوەیە کە قایمقامی قەزای چەمچەماڵ بووە. کارێکی ئاسان نەبووە و لەو هەموو ناخۆشیانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردەوە بە تایبەت لەم دەبەرە جێی دەستی دیار بووە. هەم لەوەی کە خەمێکی زۆری کەسوکاری شەهیدی خواردووە لە کاتی داوامکردنی هەمیشە دەرگای کراوە بووە بۆ کەسوکاری شەهیدان، کە ئێرەش خۆتان ئەزانن چ قوربانیەکی داوە، چ پێشوو و چه ئەمڕۆژ لە شەڕی پاراستنی خاک و نیشتیمانی کوردستانەکەمان. و سەرڕای کێشەکانی تری کە ڕوویان لە کوردستان کردو بێجگەل لە شەڕی داعش، بەڵکو قەیرانی دارایی و قەیرانی ئابووری و قەیرانی هاتنی ئاوارە و پەنابەرەکان و کێشەی سیاسی و کێشەی نێوخۆیی و کێشە کۆمەڵایەتەکانی ئەم ناوچێش، سەرڕای ئەم هەموو کێشانە کاکامان توانیوێتی جێی دەستی دیار بێ ئیدارەکەی لێرە، ئیدارەی چەمچەماڵ بە بەڕێوەبەر و فەرمانگەکانەوە توانیویانە بەپێی توانای خۆیان، بەپێی ئەو ئیمکانیەتەی لەبەردەستیانە بووە جێی دەستیان دیار بێ، پرۆژە ئیفتیتاحکەن، خزمەت بگەێنن بە کۆمەڵانی خەڵک و شەڕیش بکەن لەسەر ئەو حەق و داواکاریانەی کە شایستەی ئەم دەبەرە و زیاتریشن. و چۆن دڵنیام کە کاکامانج ئایندەی گەشە، ئەوەندە دڵنیام کە کاکە ڕەمک سەرکەوتووە بێ لە کارەکانی وەکو قایمقامی قەزای چەمچەماڵ. کاکە ڕەمک بێتەجروبە نییە، کاکە ڕەمک ماوەیەکی زۆرە مدیر ناحیە بووە، لە چەند شوێنێکی سەختە مدیر ناحیە بووە، لە هێرۆ، لە ژاراوە، لە تەقتەق، لە چەند شوێنێکی تریشە، بۆیە تەجروبەی ئیدارەی هەبووە. چەندین جاریش بە وەکالەت قایمقام بووە، دیسانەوە لە پشدەر، لە ڕانیە، لە کۆیە، بۆیە درەنگ نییە هاتووەتە سەرکارێک کە دڵنیام لە ئاستی چاوەڕوانی ئێمە و لە ئاستی چاوەڕوانی خەڵکی چەمچەماڵە ئەبێت. وە کەسێکیشە کە لە عیلەیەکی تێکۆشەرەوەیەت کە خەباتێکی زۆریان کردو بۆ ئەم خاک و نیشتیمانە و تەواوی باوەڕمان هەیە بە دڵسۆزی و بە دەستپاکی و بە پەرۆشی بۆ خزمەتکردنی خەڵکی چەمچەماڵ. و لێرە داوای لێ ئەەکەم و داوا لە کاکە ئامانجەکەم کە ئاڵوگۆڕێکی تەندروست هەبێ، کە تەنسیقێک و هەمەهەنگیەکی بەهێز هەبێ لە بینیانە، تاکو کاکە ڕەمک بتوانێت تاوکەری ئیشە باشەکانی کاکە ئامانج بێت و باشترین خزمەت بگەێنین بە خەڵکی ئەم دەبەرە کە شایستەی باشترین جۆرە خزمەتن. لە هەمان کاتیشتا ئێمە لە چارچێوەی ئەم گۆڕانکاریە گشتیانە ئاڵوگۆڕەکرێت لە پۆستی بەڕێوەبەری پۆلیسی چەمچەماڵ، دیسان کەسێکی تێکۆشەر بە کەسێکی تێکۆشەر ئەگۆڕێتەوە کە دڵنیام لە خەمخۆری و دڵسۆزیان بۆ ئەم دەبەرە